سێم شت کە سوود بە مردوو دەگەیەنێ ئەوەیە ماوەیەک پێش ڕوح دەرچوون ئینسان هەندێ نەخۆش بێ بۆ ئەوەی تەوبە بکە. مردنی کتوپەڕ بۆ ئینسانی ئیماندار لە فەرمودەیەکە کە ئیمامی بەیهەقی بە ژمارە فەرمودەی 10218 لە شیعب الئیماندا هێناوێتی دەفەرمێ مەوت الفوجئة راحة بالمؤمن. مردنی کتوپەڕ ئیسراحەتە بۆ ئیماندار. ئینسانی ئیماندار خوا خۆشی دەبێ کتوپەڕ ڕوحەکەی دەرەچێ و نەجاتی دەبێ. بەڵام وەئەسف على الفاجر غەزەبی خوایە بۆ ئینسانی بێدین چونکە خوا مۆڵەتی نادا تەوبە بکە یەکسەر کتوپەڕ دەمرێ. جا بۆیە نەخۆشی پێش مردن بەڕێزان ڕەحمەتی خوایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە ئەلبانی لە صحیحی جامیعە بە ژمارە فەرمودەی 258 هێناوێتی و دەفەرمێ ئەم فەرمودەیە ئەم حەدیسە حەسەنون فەرمودەیەکی حەسەنە. دەفەرمێ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم دڵسۆزتر لە خۆمان بە خۆمان فەرمووی إذا ابتلى الله العبد المسلم ببلاء في جسده. کاتێک خوای گەورە بەندەیەکی خۆی بەسەر کردەوە ژن بێ یان پیاو بێ گەنج بێ یان پیر بێ بەڵایەکی بەسەر جەستەی داهێنا ئەندامێکی جەستەی تووشی نەخۆشی بوو خستی. قال الله عز وجل خوای عز وجل جل جلاله عظم شأنه بفرشتەیەک کە کردەوە و ئەعمالی ئەم مرۆڤە دەنووسێ پێی دەفەرمێ ئەی فریشتەکەم وەرە اكتب له صالح عمله. الله لەم بەختەوەریە ئەم بەندەی من لە ساغیدا هەر عیبادەتیشی کردووە زۆر دەستنوێژی هەڵگرتووە زۆر سنەتی کردووە ڕۆژی سنەتی هەبووە شەو نوێژی هەبووە ئێستا لەسەر جێکەوتەوە نەخۆشی هەمووی لەبیر بردوێتەوە دەرفەتی بۆ نەهێشتووە تۆ هەموو ڕۆژە لەو وەختەیە کردەوە چاکەکەی بۆ بنووسە. سبحان الله ئەم ئینسان لە ناو جێدا جاران ڕۆژ دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژوو دەبوو ئێستا بۆی ناگیرە موعیدەی دێشێ ئەی فریشتەکە هەموو دووشەمە و پێنجشەمەیەک بۆی بنووسی با دەفتەرەکەی خاڵی نەبێ لەو خێرە هەموو شەوێ هەستاوە شەو نوێژی کردووە نەهێڵی خاڵی بێتەوە هەموو شەوێ لەو وەختەیە بۆی بنووسە هەموو بە ئەم خێرە نەبڕێ. فإن شفاه ئەگەر خوا دوای ئەم نەخۆشیە شیفایدا غسله وطهره شتوویەتی و پاک و خاوێنی کردوێتەوە لە گوناه بە پاک و خاوێنی هەڵدەستێ و دەڕوە. وإن قبضه ئەگەر بەم نەخۆشی ئەو ئینسانە مرد غفر له خوا لە گوناهەکانی خۆش دەبێ وڕەحیمه ڕەحمیشی پێ دەکا. دووشت یەکەم لێی خۆش دەبێ دووەم ڕەحم و بەزەی خۆشی بەسەرا دەبارێنێ. کەواتە ئینسانێک کە لەسەرە مەرگایە کە پێش ئەوە نەخۆشە هاوار بۆ خوا دەبا ئەڵێ خوا ئەفریام کەوی خوا ڕەحمم پێ بکەی خوا تەوبە بێ خوا حەقی فڵانم لەسەرە. ئەم مەسافەیە خێر و بەرەکەتە بۆ ئینسان کە بەم حاڵەوە بمرێ نەک تووپڕ دنیا بەجێ بێڵێ و فریە هیچ نەکەوێ.